بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لەم گفتوگۆ تایبەتەدا سەبارەت بە ئاماژە سەرەتاییەکانی پرۆسەی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان کە ئەمڕۆ تێیدا ئەنجامدرا. میوانداری بەڕێز عومەر گوڵپی نووسەر هەروەها هاوژین عومەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامیمان کردووە بۆ قسەکردن و شەن و کەوکردنی دەرەنجامە سەرەتاییەکانی ئەم پرۆسەیە و دیوە سیاسی و شیکاریەکانی ئەنجامدانی پرۆسێکی هاوشێوی وەکو ڕیفراندۆم. زۆر بەخێر من ماوەسا عومەر. کاکاوژین بەخێر بێن. کاکاوژین لە بەڕێزەوە دەست پێ یەکەم ئەمەوێت بە حکمی بەڕێزت بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی بەڕێزت وەکو لایەنە لۆجستیەکە و کاری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن چۆن هەڵسەنگاند و پرۆسەکەت پێ چۆن بوو؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاسی بێپایانی بۆ بەڕێزت و بۆ ماوەسا عومەر و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش. ڕاستیە من حەزەکەم سەرەتا دەستخۆشییان لێ بکەم و سوپاسی یەکە بەکەم کەم کە ماندوو بوون بە تایبەتی ئەوەیان زۆر بەدڵسۆزانە ئیشەکان دەکەن. بەس بەڕاستی کۆی پرۆسەی ڕیفراندۆم وەک چۆن لە ڕووی یاساییەوە تێبینیمان لەسەری هەیە و لە ڕووی سیاسیشەوە تێبینیمان هەبووە. طبعاً لە ڕووی لۆجستیشەوە وەکو یەکێک لە پایەسەرەکیەکانی ئەو پرۆسەیە چۆنەڵێ تێبینی و سەرنجمان هەیە بەڕاستی. ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە دەستخۆشییان لێ نەکەین ماندوو نەبوون، بەڵام بەشێکی دەتوانین بڵێن تاوانی خۆیان نییە، چکە ئێمە ستاندارێکی دەولیمان هەیە سەبارەت بە ئەنجامدانی هەر پرۆسەیەکی دەنگدانی گشتی، جا ڕیفراندۆم بێ یا هەڵبژاردننی گشتی بێ 180 ڕۆژ پێویستە بۆ ئامادەکاری لۆجستیەکان. بەڵام واقعێک دروست کرا لە پێش وادەی ڕیفراندۆم و وادەی هەڵبژاردننیش کە دیاری کراوە لە 11 بەڕاستی سەر لە کۆمیسیۆنی شتێک درا، بۆیە کاتێکی پێویستی نەدرایە بۆ ئەوەی بە تەواتی بڵێن کاکە ئەوە تۆ بیانوت بڕات لە ڕووی هوەری و لە ڕووی کات و زەمەنەوە بۆ ئەوەی بە ئیشەکانی خۆت هەستی. ئەمە یەکێک لە خاڵەکان. خاڵێکی تر ئەوەیە بەڕاستی کۆمیسیۆن خۆی دەرکەوت کە بەڕاستی ئامادەساز نییە و وەکو یەکەم تەجربەش کە دەستی پێکرد هەم تەمەنی کەمە و هەم بەڕاستی ئەزمموی تەواویتیانە بوو و هەمیش ڕەنگە هەندێک بەرژەوەندی شخصی و حیزبی لە کارەکانی کۆمیسیۆنە ڕەنگی دابێتەوە هەندێک لایەن بیانێ چۆنەڵێت تەوەجوهی سیاسی یا بۆ نوبەرامی سیاسی بکەنە ناو ئیشەکانەوە. بۆچی چوە ژێرباری پرۆسێکی هاوشێوە کە ئامادە نەبووە؟ ئاخر کۆمیسیۆن دەستگایەکی تەنفیزیە، یعنی دوجار ئەو ئەبێ ئەو دەسەڵاتانەی کە لە سەروتر هەن ئەمریان پێ بدەن. ڕاستە ئێمە لە پەیوەندی علاقەی بینی سەرۆکایەتی هەرێم و کۆمیسیۆن و پەرلەمان وانە دیسانە ئەوش ملاحەزەیەکمانێکە چێتە بابە سیاسی و یاساییەکە، بەڵام ڕاستی دەرکەوت کۆمیسیۆن کۆمەڵێک کە لێنی هەبوو لەم ئیشەیە کە لێنەکان دەکرێ بۆ هەڵبژاردننی مانگی 11مانە ئیسفادەی لێ بکەن و بەڕاستی ئەرکێکی زۆر قورسدرا بەسەر کۆمیسیۆنە. ئەگەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم بکرێت 4 محافەزە دەگرێتەوە بە پێی قانونی و دەستوری تا ئەم دەقیقەیە، بەڵام بەڕاستی ئەمان ئیشی 8 محافەزە درا بەسەریانە، 4 ناوچە دابڕاوەکان و مادەی 140 4 هەرێمی کوردستان. بۆیە سەیرەکەی پەرشوبڵایەکی زۆر هەبوو و بەڕاستی لە هەندێک شوێن نیمچە فەوزایەکی ئاشکرا هەبوو کە تەنانەت دەنگدەری ئاسایش پێهێزانی. بۆیە ئەتوانین بڵین ئەمە دەرسێکی گەورە بوو بۆ کۆمیسیۆن خۆی، دەرسێکی گەورە بوو بۆ ئەو هێزانەی تری کە بەشداری پرۆسەکانەکەن کە ئێمە یەکێکیانین بەشداری پرۆسی هەڵبژاردنەکەین و بۆ موسساتی باڵای ئەم وڵاتەش کە دەبێ بزانن دەوڵەتداری ئەتەکێت و ئەخلاقیات و بنەمای خۆی هەیە. کۆمیسیۆن تۆ ناتوانانی وەکو دەستگایەکی ئاسایی لە شەڕۆژێکا چۆنەڵێ ئیشی 3 مانگ 4 مانگی بێ بەسەرە. کۆمەڵی سەرنجی تر هەن بەڕاستی کە ئێمە وەکو کۆمەڵ و پاشان بە هاوبەشی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانی هەر لایەکمان بەجیا کۆمەڵی سەرنجمان خسەر ڕوو کە یەکێک لە سەرنجەکان لایانی لۆجستی بوو، یەکێک لە سەرنجەکان لایانی یاسایی بوو، یەکێک لایانی سیاسی بوو لەگەڵ کۆمەڵێ واقعی تر کە لە بەرچاوگرتنی زەمینەسازی هەرێمی نێودەوڵەتیشی لەگەڵا بوو. ئەمەی کە ئەمڕۆ گوزەرا لە کۆمەڵە مەسائلی تر کە ئیقبال کەم بوو کە نیمچە فەوزا هەبوو کە ڕەتفعلێکی هەرێمی گەورەمان بینی لەسەر قەزێکە و ڕەنگە قۆناغێکی مەترسیدار بێتە پێشەوە بۆ تاکی هەرێمی کوردستان دەلالەتی میزداقیەتی سەرنجەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی گۆڕانیش بوو کە بەیەکەوە کۆمەڵە سەرنجیان خستە ڕوو. ئێمە وتمان ئەمانە لەبەر چاو بگرن ئەم بنەمایانە تەوافقی سیاسی بۆ بکەن
زەمینەی یاسایی و موسانەدەی یاسایی بۆ ڕێخەن کاتی گونجایی بۆ هەڵبژێرن و کاردانەوە نێودەوڵەتی و هەرێمی و ناخۆیەکان لەبەر چاو بگرن کۆمەڵە مەسائلی تر ئەگەر ئەمانەتان کرد ئەم پرۆسەیە بێ بە پرۆسەیەکی نیشتیمانی لە پرۆسەیەکی حیزبەوە و ئیقبالی زیاتری بۆ دروستە بێ ئەمڕۆ قسەکانی ئێمە دەرکەوت مەترسی هەرێمیەکان دەستیان پێکرد ئیقبالی جەماوەری زۆر کەم بوو باشە کۆمەڵی ڕێژە هەیە کە بەڕاستی من لە شوێنی تریش خوێندومەتەوە ئیعلانیشم کردووە لە پەیج و ئەکاونتی خۆمان بە پێ و داتانی کە لە کۆمیسیۆنتان لانی کەم نیۆڕۆی ئەمڕۆ تا سەعاتێک بەدەستمان گەیشتووە کە هەموو ئامارێکن زۆر دڵخۆشکەر نین بۆیە ئەمە دەلالەتی ئەوەی بەڕاستی کۆمەڵێک شت هەیە ئێمە پێشتر درکمان پێکرد بەڵام خەڵکێکی تر لەبەر بەرژەوەندی حیزبی لەبەر بەرژەوەندی بنەماڵەیی لەبەر کۆمەڵێک مەسائلی تر کە نەئەچوونە خانەی بەرژەوەندی نیشتیمانەوە ئەم کارتە نیشتیمانیە گەورەیان فرێدا ڕەنگە ئەتوانین بڵین ئەگەر ئێمە ئەو خەلەلانە زۆری براسکەین قیمەتێکی نیشتیمانی ئەو توی نامێنێ و بەڕاستی کەمکردنەوەی ئەرزشێکی لە مەحفەلی ناوخۆیی دەکارەکانێکین کاکاوژین زۆر سپاس ماوەسا عومەر ئەمێ بۆ پرسیارە دەستێ بکەم لەگە بەڕێزت کۆمەڵگەی نێودەوڵەتی ناوچە ئیقلیمیەکان دەوڵەتە دراوسەکانی هەرێمی کوردستان ئەم ڕیفراندۆمەیان ڕەت کردەوە بە تێکدانی ئاشتی لە ناوچەکەیە ناوزەندیان کرد بۆچی بەرپرسانی لیژنەی باڵای ڕیفراندۆم بە شێوەکی گشتی بڵێم و دوجار چەند لایەنێکی سیاسیش بڕیاریەوەیاندا کە لە 25 ئەیلولا بێ ئەم ڕیفراندۆمە ئەنجام بدرێت ئەو دەرعەسایەت چییە کە هەموو ئەم مەترسیانیان بەلاوە قوبوڵ نەبوو ئەمڕۆ ئەنجامیاندا بەڵە طبعاً پرۆسەی ڕاپرسی گشتپرسی بۆ هەرێمی کوردستان سەرڕای ئەو ملاحەزانەی لەسەری هەبوو سەرڕای ئەو تێبینیانەی کە هەبوون طبعاً تێبینەکانی لە خەڵکی دڵسۆزەوە بەڕاستی چ ئەوەی چکەمە پرسیەکە پەیوەندی بە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستانەوە هەیە پرسی هەڵبژاردنێک نییە بۆ دیاریکردنی نوێنەرانی خەڵک یا حیزبەکان لە پەرلەمانی کوردستان و 2000 لە ئەنجامی ئەمەش پێکهێنانی کابینەکانی حکوومەت بەڵکو ئەمە پرسیەکە پەیوەندی بە سنوورەکانی دەرەوەی هەرێمی کوردستانەوە گەلێکەوەیە کە 100 ساڵە خەباتەکە گەلێکەوەیە کە سێ پارچەی تری لە سێ بەشی تری گەلەکە لە سێ پارچەی تری سێ وڵاتی ترە ئەم پرسە بەڕاستی هەر خۆی قورسایەکی گەورەی هەیە و تۆ باز لەوەکەی دەوڵەتێکی تازە دروستەکەی کەم دەوڵەتە وڵاتان بەرنمەیان بۆی نییە یعنی لە ئەجەندای هیچ وڵاتێکان نییە کە تۆ دەوڵەتێکی لەم جۆرە دروست بێ تاوەکو بەلایەوە مفاجئە نەبێ و حساباتی هەر کەسە و حساباتی خۆی لەسەرەکات چەند لە بەرژەوەندی ئەوەیە چەند لە دژی بەرژەوەندیەکانی ئەوە ئەمانە هەمووی واکە پرسی ڕێفراندۆم و لە نەتیجەی ڕێفراندۆم و دروستبوونی دەوڵەتی سربەخۆی کوردستان پرسێکی قورس بێ و ئاسان نەبێ و هەر لەم ڕوانگەیەوەشەوە بوو کە دوو هێزی سیاسی گەورەی وەک کۆمەڵ و گۆڕان ملاحەزەیانەدا کە پێویستە باشتر ئامادەکاری بکرێەوە پێویستە ئامادەکاری هەم نێودەوڵەتی ئەم هەرێمی بە تایبەت ناوخۆیی یەک ڕێزی و یەکدەنگی بۆی هەڵبژاردنەکەەوە بۆی گشتپرسیەکە پشتگیریەکی زۆرتری خەڵکی لەگەڵ بێ یعنی ئەمە بەڕاستی جێگەی ئەسەفە من وەک هاوڵاتیەکی کورد جێگەی ئەسەفمە ببینم لە هێندە سندوقا لە 150 خەڵک چوە دەنگ بدا لە کاتێکە پرسەکەی تۆ ئەگەر لای خۆشمان لە 100 بەهۆی ئەو جیاوازی و کێشە و گرفتانە بەهۆی کەم و کورتەکانی حکوومەت و خزمەت گوزاریەکان بەهۆی گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵاتەوە ڕەخنەی تێکەڵ بێ ئەو بۆ جیهانی دەرەوە پرسێکە یەک وەڵامی هەیە لەگەڵ دەوڵەتی یان نەخێر بەبێ هیچ ملاحەزە و تێبینیەک کاتێکە بینی لە 150 لە 160 ئەگەر چی لە هەندێک شوێن ڕێژەکە بەرزە لە 170 و 80 و ئەوانەیە ئەمە بەڕاستی مایەی بێزاریەوە ئەگەر ئامادەکاری باشتر بکرایە ملاحەزەی دوو هێزی وەکو گۆڕان و کۆمەڵ وەرگیرایە بەدڵنیایەوە یەک دەستی بۆ دروستکردا یەک ڕێزی بۆ دروستکرا ڕاپرسیەکە نقاتی هێزی زیاترە بوو ئەوەی جەنابەت پرسیارت لەسەری کرد ئێمە نابێ بەڕاستی نە ئێستاونە هیچ کاتێکی تر چاوەڕێەوە بکەین ئێران و تورکیا و ئەوانەی لە بەغدا حکومی عێراقەکان و پیان وایە حاکمن لە سونە و لە شیعە هیچ کاتێک ڕازی بن بەوەی کە دەوڵەتێک لە بندەستیانە دروست بێ بەتایبەت کە ئەو دەوڵەتە لە 100 بەرژەوەندیەکانی ئەوان نایەنێتە دی و چونکە با بڵێن هیچ پردێکی وەسید نییە بۆن مناگەرگەلی کوردستان لە هەرێمی کوردستان گەلێکی شیعە بووایە بۆن مناڵێم ئەو بەدڵنیایەوە ئێران پێی خۆشە بوو دەوڵەتێکی لەم جۆرە دروستە بێ بۆ نمونە ئەگەر زۆرینەی خەڵک لە هەرێمی کوردستانە تورکمان بێ
تورکیا پێی خۆشە بوو بەڵام کاتێک کە هیچ بەرژەوەندیەک نییە هەرێمی کوردستان گەلی کوردستان بە ئێران و تورکیا و بەغداوە ببەسێتەوە و هێندێ تەنانەت هێندێ وڵاتی تریش کە لە ڕێگەی ئەوانەوە یاریەکان دروستبوونی دەوڵەتێکی لەم جۆرە دەواازەیەک بۆ دروستبوونی دەوڵەتێکی لەم جۆرە ڕەتفعلێکی لەو جۆرەی لێەکەوێت بەڵام وەکو ترێ سیاسەتێکی حەکیمانە ئەوەیە کە بەدیلت بۆ مەترسیەکانە بێت پێت وایە بەو سیاسەتەی کە بەڕێز شارەزای لە پرسی گەندەڵیە بەو شێوازە لە حکومڕانی کە لە هەرێمی کوردستان ینی زۆر کەسێ هیچ ماڵێک نییە کە پرسی گەندەڵی شارەزانە بوو بێت لە حکومڕانی هەرێمی کوردستان بەم شێوازە بتوانن بەدیلی ئەم مەترسیانە بڕەوێنەوە طبعا ئەم پرسیارە جوانە چونکە وەڵامێکی منطقیە هەنێ بە دوای خۆیان ئەویشەوەیە کە ئەبێ 25 نۆ خاڵی جاکەرەوە بێ ئەبێ 25 نۆ مێژووی سیاسی و ئیداری و دیبلۆماتی و هەموو ئەوانەمان لەگەڵ دوای 25 نۆ جیا کاتەوە و تەنانەت هەڵسو کەوتەکانیشمان بۆ نمونە تۆ تا ئێستا تۆبارانی سنوورەکان کراوە چاوەڕێوت کردووە بەغا هەڵوێستی هەبێ بەرامبەر ئێران و تورکیا تۆ لەمە دووە ئەڵەی من دەوڵەتم ئەوسا تۆ ئەبێت وەڵامت هەبێ یعنی هەموو ئەمانەوە داوای ئەومان لێکا کە بەڕاستی ئەبێ حکمتێکی زۆر زۆر گەورە زاڵ بێ بەسەر ئەو کەسانی کە لە هەولێر دانیشن بڕیارە دەن بۆ ئەو دەوڵەتەی کە دەوڵەتی سەربەخۆی کوردستانەوە خەون و خولیا و ئامانجی هەر هەموو ئینسانێکی کووردە حکمەتەکەش لە زۆر ڕۆ طبعاً ئێمە مادەم دوژمنەکانمان زۆرن مادەم ناحەزەکان زۆرن ئەبێ هەوڵدەین ڕێژەی جوڵاندن و بزواندنی هەستی ئەو ناحەزانەمان کەم کەینەوە من چ پێویستم بەوە هەیە لە ناو ئاهەنگێکی گەورە عەلەمی ئیسرائیل ڕێگە بدەم کەسێک عەلەمی ئیسرائیل بەرزکاتەوە لە کاتێکا تۆ ناحەزەکانت بە ئەن قەست ئەیانەوێت تۆمەتبارت کەن بۆی تۆ ئیسرائیلی دووەمی لە کاتێکا لە حەقیقەتە کاتێ لێ کۆڵینەوە تۆ فەڵەستینی دووەمی نەوەکو ئیسرائیلی دووەم یعنی ئەمە تۆ ئێمە نابێت ڕێگە خۆشکەین بۆ خەڵکێک کە ئاسان تۆمەتەکانمان لەسەر ساقکەنەوە لە ئاهەنگەکانە مەسەلەن ئاڵای ئیسرائیل لەبینی یا من هەر ئەسڵەن ئەو پشتگیریانە ئیسرائیل بەڕاستی من پێم وایە ئیسرائیلێکێکە لە وڵاتانی کە ناوێ ئێمە دەوڵەتی سەربەخۆ بین چکە بۆ پشتگیریان ناوبەنانەی کە بەرپرسانی ئیسرائیلێکن لە دەوڵەتی سەربەخۆی کوردستانە ئەوواڵێ ئێران وریابەوە دەوڵەتێک لە دژی تۆ دروستە بێ عەرەب کە ڕای زۆرینەی عەرەب و مسلمان دژی ئیسرائیلە کە ڕایەکی پەسەندیشە چکە ئیسرائیل هێزێکی داگیرکارەوە خوێن ڕێژە لەم ڕوانەوە تۆ ئەبێ زۆر وریابین مەسەلەن هێندێ دیمەنی کە ئەبینین ئێمە ڕاستە هەستێکی گەورەی نیشتیمانی هەیە لە ناخمانە وا ئەکات کە لەوەچێ هێندێ ڕەتفعلمان هەبێ بەرامبەر بۆ شتانەی کە ئەمان بەسنەوە بە گەلانی ترەوە وەکو ناسنامە وەکو ڕەگەزنامە وەکو پاسپۆرت وەکو ئاڵا وەکو زمان هێندێشتی کە بەڵام ئەبێ بەڕاستی ئەمانە بە وریاییەوە تەماهینکەین بەتایبەت ڕانگەیاندنەکان بێ زۆر هەستیار بن یعنی پێویست ناکات تۆ هاوڵاتیەک لە حەماسەتی خۆیەوە ڕەگەزنامەکەی ئەسووتێنێ ئەوێ ڕەگەزنامەی خەڵکێکە خەڵک شانازی پێوەکە لە بەغدا و لە بەسڕە و لە ئەمبار و لە مووسڵ و ئەوانە چ پێویستەکات و هەستی ئەوانە ببزوێنی و لە ئێستەوە بڵێ کاکە ئەمانەی کە ئێستا خەریکن ئەبنە دەوڵات بەڕاستی بۆ دوژمنایەتی ئێمەیە بۆ ناحەزی ئێمەیە لێرەوە تێگەین کە 25 نۆ ئەبێ خاڵی جیاکەرەوە بێ لە هەموو هەڵسو کەوتێکە لە هەرێمی کوردستان چه هی تاک چه هی سیاسیەکان چه سەرکردایەتیەکان طبعا سەرکردایەتیەکان گرنگترە و بە حکمەتەوە قسە بکەن لەگەڵ دەوروبەری خۆیانە و بە حکمەتەوە گەلانی دەوروبەر بدوێنن بە حکمەتەوە وڵاتەکان بدوێنن ئەوە بۆ هەموو لایەک بسەلمێنن کە دەوڵەتی کوردستان دژی هیچ وڵاتێک نییە دژی هیچ گەلێک نییە ئیسرائیلی دووەم نییە خەڵکێک گەلێک ئەوێت خۆی خاوەنی خۆی بێ تعبیر لە ڕێی خۆی بکە لە پرۆسەیەکی دیموکراتیە طبعا من لەگەڵ تەواوی قسەکانی برای بەڕێزم کاگاوژینام لەسەر کارەکانی کۆمسیۆن کەم و کورتیەکان کەم و کورتی پرۆسەکە بەڵام بەبێ و ڕاستیش بزانین کە کۆمسیۆن ئەوە ئەزمموی یەکەم جاریانە و بێکەم و کورتی نابێ و ڕێژەی دەنگدان بەرزی و نزمیان یا دەرچوون لە یاسا و ڕێنماییەکان بۆ بەڕێوەچوونی پرۆسەیەکی دەنگدانی دروست و پاک بێخەوش و خاڵ نابێ بە دڵنیاییەوە و بەڵام لە دوجار ئەمە بەڕاستی وێنەیەکی جوانی گەلی کورد پیشانەدا کە پرۆسەکە بەهێمنی بەڕێوەچوو خەڵک ئازاد بوو لەوەی ئەچێت دەنگ بدا دەنگ بە بەڵێدا یا بە نەخێرەدا کەس زۆری لێ نەکراوە کەس بە زۆر ڕاپێژ نەکراوە هەتا ئێستا ئەوەی ئەیبینین یعنی سندوقەکان پڕ نەکراونەتەوە بەنا زۆر باشە قسە لەسەر لێکەوتەکان یەکەین دوجارە و پرسیارانە ئاڕاستاکەم کاکاوژین
بێگومان بەڕێزت کۆمەڵێک ئامارت ئامادە کردووە ئەو ئامارانەی لای تۆن چ تێبینێک لەسەر کۆمسیۆن دروستەکە ئەوە ئایا ئامارەکان ئیجابین یاخود سلبین ئەشمێ ئەوەش بپرسم لە پاڵەوەیە پرۆسێکی لەو شێوەیە ئەتوانین بڵین پرۆسێکی بێخەوش بووە لە بەرەوەی منافسی نەبووە خۆی مەسلەی ئامارەکان طبعاً من عینەیەکم وەرگرتووە یعنی ئەو مؤسساتانەی تریش کە دەولین مراقبە ئینتیخاباتەکەن ڕاستی هەر عینەی کۆمەڵێک هین وەرەگرن بەس من داتاکانی کۆمسیۆن خۆی وەرگرتووە تا زەمانێکی دیاریکراو مەسەلەن تا نزیکی نیوەڕۆ سەعاتێک ئەو ناوە بە شێوەیەکی گشتی هێرش محافەزەکە کە دەستمان خستووە ئەمە خوێندنەوەی لەسەرەکەین بۆچی من هاتم ئەمەم کرد بەڕاستی من لێت ناشارمەوە بەپێی ئەزمموی هەڵبژاردننی خۆم لە ساڵانی ڕابردووە هەر هەڵبژاردنێک لە عێراق یا لە هەرێمی کوردستان کرابێ من تا سەعات 2 نەتیجەکانی زۆر سیقەم پێی بووە کۆمەڵی فاکتەری هەبوو زۆری نەی تەزویرەکان خراوەتە سەعاتی ئەخیرەوە یا سەعاتێک درێژ کراوەتەوە بەبێ مبەڕیر ئەم سیناریۆ کۆنە ئەم قسە کۆنە زۆر بیستومانە بەداخەوە کۆمیسیۆن ئەم ڕۆژ بەناوی کۆمیسیارانەوە وەگەرنا من نازانم ئایا کۆمیسیاران کۆبوونەتەوە یا هەرڕێی سەرۆکی کۆمیسیۆن خۆیەتی سەعاتێک درێژ کرایەوە لە کاتێکە ئێمە خۆمان نەزانین ئیعلامەکان نەزانن زۆربەی لە کاتی نیۆڕۆیە یا دوای نیۆڕۆ سێرەکەین زۆرێک لە بنکەکان چۆڵ بوون بۆیە بەڕاستی ئیقبالەکە محدود بووە یعنی ئەمەش کاریگەری بە کۆمەڵێک فاکتەر یەکی لەوانە ئەو وەزعە ناهەموار و ناڕەحەتەی کە تاکی کۆمەڵگەی کوردی تایەتی ئێمە کۆمەڵ چۆنەڵێ ڕاپرسی و ئیستیطلاعی هەندێک ڕێکخراوی دەولیمان بینیوە کە خۆیان باسییان کردو بۆ ئێمە ڕۆژ بە ڕۆژ متمانە بە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان لە داکشانە ئەمە وای کردووە تۆ کەسێکە بینی جاریوە لە ناو بنەماڵی خۆتایە متمانەی بەوە نیە بچێ دەنگ بە ئەمە خاڵێکی تر نەبوونی ئەو تەوافقە سیاسیە ئەو چۆنەڵێ نەڕوانەوەی ئەو تەنگژە سیاسی کە 3 ساڵە لە هەرێمی کوردستان هەیە ناتوانانی بڵێ کاریگەری نەکردووە تۆ سلێمانی کەمترین ڕێژەی تا سەعات 1 تۆمار کردووە کە بەپی داتاکانی لای منم محافەزەی سلێمانی لە ساڵ 1990 دەنگی داوە لە کاتێکا سلێمانی بەراورد بە زۆر شوێنی تر لانکەی شۆڕش بووە یعنی زۆر شۆڕ لە منتیقەکانی سەر بە پارێزگای سلێمانی لە ڕاپەڕین لە گەرمیان لە منتیقەکانی سلێمانی لە ناو قسەی سلێمانی دەستی پێ کردووە ئەخیران ڕاپەڕینەکەی ساڵی 91 بەڕاستی بیدایەتەکانی لێرەوە بوون خێرە تۆ ئەبێ دراسی نفسیەتی ئەو خەڵکە بکەی بۆچی لە منبعی شۆڕش و شۆڕژگێڕیە کەمترین ڕێژە بۆ ئەو دەنگدان بۆ بەدەمەوچون ئەوە دەکرێت هۆکارەکەی ئەوەیە کە باسمان کرد یەکەمەوەی کە تۆ بەڕاستی کەرامەتی ئینسان ژیانی ئینسان لە پێش هەموو پرۆسەیەکی ترەوە یعنی بۆ نمونە ئێستا تاکی کوردی کەرامەتی پێشێل کراوە ڕزقی بڕداوە بۆ نمونە هەموو ڕۆژێکیش جۆرێک لە ئیهانی پێدەکرێت ئێمە من دوێنێ هەلێتان ناشارمەوەکو تەنزامێز من چوم وتم کاکە لەبەرەوەی من مەشغۆڵم چوم هەنێ تەماتۆ خیارم کرد بۆ ماڵی خۆم وتم ئەم 2-3 ڕۆژە ئێمە ئینەبین تەسەور کە تەماتەم کڕیوە 500 دینار خیارم کردەوە بە 500 دینار من شوێنەکەم بەجێ نەهێشت بوو شوێنەکەم بەجێ نێشتە بوو خەڵک هادوتیوە تەماتە بە چەنەوەتی بەس 9 کیلۆی بە 800 بە کیلۆش بە 1000 دینار من شوێنەکەم بەجێ نەهێشتە بوو یعنی سیرەکەی تۆ لێرە ئەم تاکە لە وەزعێکایە بەسیترین شتە بێ بە ناوی پرۆسەی نیشتیمانیەوە بە ناوی جەژنەوە بە ناوی ڕەمەزانەوە بە ناوی یادی ئەلمانیەوە بە ناوی یادی ئیسلامیەوە کە هەر قوڕەکە لەسەر هین خەستە بێتەوە بۆیە سیرەکەی ئەمانە چۆن لە دەوری هەیە لەسەر قەناعەتی خەڵک باشە بۆیە بەڕاستی ئێمە زۆر جارخۆ ئەوەی مامۆستا عومەر باسی کرد مەبدەیەکە هەمومان تەنانەت ئەو حیزبانەشی ڕەنگە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان یا حیزبێکی تر تاریخێکی تەویلی نەبێت لە خەباتی شاخ دژی زوڵم و ستەمەکانی کە بەرامبەر کورد دەکرا یعنی ئەوانی زیاتر اعترافەکەن بۆی کە پێویستیان بەوەی بەرەو سربەخۆکردنی دەوڵەتی کوردی بڕۆن بەرەو میکانیزمەکانی بڕۆن بەڵام بەڕاستی ئێمە ئەم ئامانجە پیرۆزە بێ بە وەسائلی پیرۆزیش بۆی بڕۆین بەڵام بێ زەمینە سازیشی بۆ بکەین ئەمە یەکێکە لەو کێشانەی بەڕاستی کە وای کرد ئەم قەزەیە هەبێ ڕاستە دوایی نەتایجەکە من ئێستا بیستم یا ئەیبینم لە ئێوارە باز لەوە کرێگەیشتە لە سا 1970 بەڵام من وەکو کەسێک کە بڵئیشی هینەکەم لەگەڵ تەقدیر و ڕێزمان نەتایج ئەوەیە کە کۆمیسیۆنی ئەعلانی کاوە ئەگەر تاعنیشی لەسەر نەبێ صفەتی ڕسمی وەرگرێت دوجار ئەگەر خەوش و خاڵیشی تیابێ بەڵام یعنی ئەوەنەی کە ئێمە دراسەمان کرد ئەو قەزەکەیەتی و هۆکارەکانی ژۆیە کە باس کاکاوشین ئێوە کۆمەڵی ئیسلامی نەتان شاردەوە پرۆسێ بە پرۆسەیەکی حیزبیان ڕۆشتووە بە فلتەرێکی حیزبیان ڕۆشتووە بۆیە ئەم کاردانەوەی هەبوو بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە ینی
بۆ لە ئەخیرەکانە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڵێتان کرد بۆ ئەم پرۆسەیە، ینی ئەگەرم مەترسیانی ئێوە باستانە کرد لە بەیاننامەکانتانە بوونی هەیە بە ئەنجامدانی پرۆسەی ڕیفراندۆم، ینی چوونە گەڵیشی هەمان مەترسی ڕوو لە هەرێمی کوردستان ناکات، ینی پانتایی مەترسیەکان گەورەتر ناکات؟ زین کاک سالار ئێمە زین چۆن حیزبەتیەکەین و چۆن سیاسەتی شەکەین و بە چه فەلسەفە و ڕوئیەک سیاسەتەکەین. کۆمەڵی ئیسلامی کوردستانێکێک لەو هێزانەی زۆر جار تەسحیحی داوە بەخۆی باشە لە شەڕی خەڵکا شەریک بووە بەڵام لە خێرا تەریک کراوە. کۆمەڵی ئیسلامی زۆر جار چۆنەڵێ لە ڕووی شەراکەتی نیشتیمانی و مافی پێشێل کراوە، بەڵام دوجار کە هاتووەتە سەر قەزیەنەتەوەی نیشتیمانەکە ئەوەی کردووە. ئێمە سەر ڕایبوونی هەر تێبینێک لە علاقی بینی کۆمەڵ و گۆڕان، مەسەلەن لەوەی کە کێشەیەک دروست بوو لە بینی لە ئەساسا کێشەکە خۆ ئەتوانین بڵێن لە بینی بارزانی و مالکییا بوو، ئەم ڕەهەندی شخصی وەرگرت، بەڵام کاتێک کە سیفەتێکی ڕسمی هەبوو بارزانی ئەو کاتە شەرعیەتی ما بووە و سەرۆکی هێرم داوای کرد کە ئیش بکرێ بۆ ئەویش ئیمزا کۆ بکرێتەوە شەرعیەت لە مالکی بسەندرێتەوە. یەکەم کەس و دووەم کەس کە ئیمزایان کرد و پارتی لە میدیاکانی خۆیەوە جاری لێدا و کردی بە مای دەستخۆشی و گرنگی و نەتەوەی بوونی کۆمەڵ، یەکەم ئیمزای مامۆستا عەلی باپیر بوو کە ئەمیری کۆمەڵیش بوو ئەندام پەرلەمانی عێراقیش بوو، دووەمیش مامۆستا شێخ فاتح دارەغایی بوو کە هەر لەو سەرەتانە ئەوەیان کرد لە کاتێکا تۆ ئیمزاکردن بۆ لابردنی مالیکی بەڕاستی جورئەتێکی سیاسی گەورەیەوێ. خۆمان نزانین ئێستاش مالیکی سێبەرەکەی حکومەکە لە عێراقا لە 1975 جونگە ئەمنیەکان لانی کەم بەدەستی مالیکی و حیزبەکەی مالیکیەوە بوو، نەک حیزبەکە هەر بەدەستی خۆیەوە. باشە ئێمە ئەوەمان کرد، کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرنجەکانی وتووە، بەڵام ڕۆژێ لە ڕۆژان نەیوتووە تۆ نەخێر بکە تا ئێستا پەشیمان بوو بێتەوە. لە ئەوڵەوە توێتی ڕاستە ئێمە ئەم پرۆسەیە وەکو بنەما بە مقدسی ئەزانین چون بەرەو سەربەخۆی ئامانج و استراتیژی ئێمە، بەڵام ئەم ملاحەزانەمان لەسەری هەیە تا ئەخیر دقیقەش کۆمەڵ ئیسلامی کە ئەو بەیاننامەی بەڵێکردنەکەی دەرنەکرد لەبەر چی بوو؟ لەبەر ئەوە بوو احتیمالی ئەوە هەبوو ئەو گومانە خێرەی هەبوو بەو جەماعەتە کە سەرنجەکانی کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕانی ژوەر بگرن و بیخەنە زەمانێکی باشترەوە، ئەو کاتە تۆ پێویست ناکە ئەوە بکەیت، یعنی پێویستی بە بەیاننامەش ناکرێ ئەوی بە بەشێ لە پرۆسەکە، بەڵام کەزانی هەر ئەکرێ ئەو کاتە ئێمە نەبووین بە کەسێ دەست لە میلەتی خۆمان بەربێنەوە دەست لە چاو لە شەراکەتی نیشتیمانی و نەتەوەی ئەوە بکەین مەهماکان سەرنجیشمان لەسەری هەبوو. ئاساسەن ئەمە نقطەی زعف نییە بۆ کۆمەڵ، نقطەی قووەتە. لەسەرێکی تریشەوە من ئێساش لە شوێنێکتر باسم کرد، کاکە ئێمە حیزبین حیزبایەتیەکەین، حیزبایەتیش بای ئەوە هونەری سیاستکردن حیلەی سیاسی شارەزا بووین. من دەزانم لە بیدایەتەوە تا ئەم ئەواخیرانە ئەم هێزانەی کە لەگەڵ پارتیا کۆبوونەوەیان کرد و ئەو ڕۆژیان دیاری کرد بۆچی بۆ ڕیفراندۆم لە کۆبوونەوەکەی 6 حوزەیران و دواتر بەڕاستی زۆر ئیشیان کرد بۆ ئەوەی کۆمەڵ و گۆڕانیش داخلی معادلەکەکەن، بەڵام ئێمە داخل نەبووین بەو شێوەی کە سەرنجەکانمان لەبارەوە خستە ڕوو. باشە بەڵام لە ڕۆژانی ئەخیرا تەسەوری ئەم برایە دوایە ئەوان حەزیانەکردنێن دووسێ لایەن حەزیانەکردنێن بۆچی بۆ ئەوەی زانیان کە ئەم پرۆسەیە تەوافقی لەسەر نابێ یا کۆمەڵی کێشەی گەورەی ئەبێ ویا کاردانەوەی سلبی هەرێمی و نێودەوڵەتی لەبارەیەوە دروست بووە ڕۆژ بە ڕۆژ گەورەترە بێ بۆ ئەوەی سبێنێ بڵێن وڵا کاکە شکستی ئەمە لە ئەستۆی فلانە لە ئەستۆی فیسارە لە ئەستۆی ئەمە کەوتی نەخێر ئەو کە نەهاتە پێشەوە ئەو کە سەرنجی دەربڕی و ئەویان نەکرد خەڵکێک مزایدە بەسەرە خۆبایی ئەوەش ئێمە حیلەی سیاسی هونەری سیاستکردن شارەزان کە بێن کاکە بەمە پێ بڵێن کاکە من ئەوە نیم کە ئەوەیە یعنی منەوە عیبارەتەم ئەمڕۆ بەدەوتم یعنی هەندێک کەس دوو شەشەکە لە دەستیا بوو بەڵام ئێمە دوو شەشەکەمان بۆ تۆپان احترامن بۆ ئەم کلمە ڕێزم هەیە بۆ هەموو هێزە سیاسیەکان و من زۆریشم پێ خۆشە کە هەمووی هێزەکان لانی کەم هێزە دیارەکان یعنی نەخێریان نەکرد هەموو چون بەدەمیەوە لە ناویش یا کۆمەڵی ئیسلامی کوردستان چونکە ئێمە وەکوتم پێمان وایە قسەکەی کاگڕێبین هەردی دووبارە ئەکەمەوە زۆر بەلامەوە جوان بوو ئێمە دەرکەوتە و دەرهاویشتەکانی نەخێر بە گەورەتر و زەرمەندتر ئەزانین بۆ واقعی کوردی وەک لە دەرهاویشتە مەترسیدارەکانی بەڵێ چکە هەردووکی هەیەی بەڵام وەکو کاک محەممەد حەکیمیش لە شتێکا باسی کرد بوو ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ ئێمە لە بینی دوو زەرەرین ئەبێ کامیان هەڵبژێرین چۆنەڵێ ئەخەف زەرەرین هەڵبژێرین هەر بە میزانە شەرعەکە بۆیە بەڕاستی ئەمەی کە زۆر باسەکرێ ڕەنگە هەندێک بەلایەوە ئەو بوو بێ کە کۆمەڵ مووقفی گۆڕن نەخێر کۆمەڵەوەی نەکردووە ئەجا یەکەم مەلەفیش نییە ئەمە تا من بڵێم وڵا کاکە ئەم مەلەفە بە هەڵپەسێرایی بە ململانە لەسەرکردن لە بینی ئێمە و پارتی و غەیری پارتیا هەیە تا بڵێن وڵا کاکە و کۆمەڵ بە کوڵک و پێسەوە تەسلیم بوو دەمەلەفیتر لەسەر ئینەکەیە یاسای سەرۆکایەتی لە بینمانە هەیە ئینقلابی پەرلەمان لە بینمانە هەیە هەڵبژاردننی یەکی یانزە لە بینمانە هەیە
قوتی خەڵک لە بینمانە هەیە مافە سیاسی و پێشێلکردنی اتفاقیات و شەراکەتی سیاسی و نیشتیمانی لە بینمانە هەیە کە ئەومان نەکردووە بۆیە خۆ ئەمە بەڵەیەکماگرێمە لەبەر نیشتیمانەکە کردومانەوە پێشمانوتن ئەمە بەڵێکە ئەمە ئۆکەیەکە ئێمە فەرم و ئەمڕۆ مەترسیەکان سەریان هەڵا بزانین ئێوە پیاوی ئەوەن دەوڵەتەکەەوە ئێمە موافقی خۆمان نابێت بتوان دەوڵەتەکە ئەوە لەسەر دوای ئەوە شەکەین ماوسە عومەر ئەمڕۆ پەرلەمانی عێراق دوو بڕیاری دەرکرد ئەویش داخستنی سنوورەکان بەڕووی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیشی سەرپشە کرد کە هێز بژوڵێنە بۆ ناوچە جێناوەکان پرسیارەکەم ئەوەیە ینی سەرکردایەتی کورد بیری لەم پرسانە کردبوو کە بۆی هەیە ناوچە جێناوەکان لە دەست بدات و بەدیلی چییە بۆی کە ئەگەر هاتوو بڕیارێکی هاوشێوە ڕووی لە ناوچە جێناوەکان کرد چی بکات بۆی لە دەستی نەیاتەوە؟ من نازانم سەرکردایەتی سیاسی کورد ئەو ئەگەرەی داناوە کە بەغدا لە ڕێگەی جێشی خۆی و لە ڕێگەی میلیشاکانی ترەوە شەڕ بە هەرێمی کوردستان ئەفرۆشەیان نا تورکیا و ئێران خیاری عسکەری بەکارهێنن یان نا و بە دیلی داخستنی سنوورەکانیان داناوە یان نا بەڵام بە تێگەیشتنی خۆم بەڕاستی عێراق باری ئەوە ڕاست نییە هەتاوەکو بتوانێت ئاوا هەنگاوی گەورە بەرامبەر هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بەهاوێژێ ئێمە زانین حاڵی عێراق لە چه بارودۆخێکایە لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی جەیش و سپاوە لە ڕووی دابەشبوونی عێراق بەسەر مەزهەب و تایفەکان لە ناو مەزهەبەکانە بەسەر کوتلە و کوتلەکاریەکان و توانم بڵێم عێراق ئێستا یعنی کێکێکە مەجموعەیە کەس سەریان تێکردووە خەریکی شیرینیەکەی خۆیانن و عێراق جارێ ئەسڵەن لە مەترسی داعش ڕزگاری نەبووە تاوەکو بۆ ئاسانیە بتوانێت هێزەکانی یەکلا کاتەوە یاخود با بڵێن دەواازە سنووریەکان پاشان دەواازەکان ئەوانەی بە عێراقمانەوە بەسێتەوە زۆر لاوازن یعنی هەرێمی کوردستانی احتیمادی لەسەر ئەو شتانە نییە لە بەغاو ئەگاتە هەرێمی کوردستان و بە پێچوانەوە زۆرینەی بەغا زۆرتر پێویستی بە هەرێمی کوردستانە لە زۆر بوارە ئەمە بەڵگەیەوە نییە کە ئێمە لە بەغا بەهێزترین نەخێر ئێمە زۆر گیر و گرفتمان هەیە و کێشەی زۆرمان هەیە و ئەسڵان تۆ هەنگاوی بەرەو دروستکردنی دەوڵات بەڕاستی قورسە و ئاسان نییە لەو کاتش پشتیوانی نێو دەوڵەتیش هەبێت هێشتا کارێکی قورسە چجای ئەوەی ئەگەر تۆ پشتیوانیت نەبێ و کۆمەڵی هێزی نەیار چواردەوریان داوی لەم ڕوانگەیەوە ئەڵێم کە تەحەدای گەورە لە بەردەم هێزە سیاسیەکانە لە کوردستان لە 25 دەستپێکە لەم ڕۆوە دەستپێکە یعنی ئەم بەبێ مێژووی خۆمان لەم ڕۆوە دەست پێ بکەین بزانین ئەو بناغی کە ئەمڕۆ داڕێژین بەڕاستی زۆر گرنگە بۆ ئەو بینایی کە سبەینێ چاوەڕێیەکەین هەرێمی کوردستان چی بێ هەرێمی کوردستان لە ڕووی دیبلۆماسیەتەوە هەرێمی کوردستان لە ڕووی دامەزراوەوە هەرێمی کوردستان لە ڕووی سەروەری یاساوە لە ڕووی شەفافیەتەوە لە هەموو ئەو ڕوانەوە تەحەدای گەورە هەن هەرێمی کوردستان بە منطق بەهێزترە لە بەغا بە منطق بەهێزترە لە ئێران و لەو هەڕەشانی تورکیا لێمانەکە ئێمە زانین هەرێمی کوردستان چەک و جبەخانەی گەورە بەدەست پێشمەرگەوە نییە وەک چۆن بەغا هەیەی وەک چۆن ئێران و تورکیا هەیەی فڕۆکەی پێشکەوتومان نییە بەڵام ئەوەی کە هەرێمی کوردستان بەهێزەکە ئیرادەی گەلەکەیەتی و ئەو منتیقەیە کە ئەڵێ من گەلێکم ئەبێ ببم ئەبێ هەبم خوای گەورە ئەم بوونەی پێداوم و ئەم ڕەفزکردنەی کە نەتەوەی عەرەب و تورک و فارس بۆ کورد هەیەی ئەبێ ڕۆژێ لە ڕۆژان کۆتایی پێبێت باشە ماوسە عومەر ئەمڕۆ پەرلەمانتارێکی عێراق ئەوەی بۆ باس کردم کە ئەگەر عەبادی بەشە خۆراکی هەرێمی کوردستان نەنێرێت کە بیانووی بەدەستەوە بوو نەینێرێت و دەرمان بۆ هەرێمی کوردستان نەنێرێت ئەوە دوو ئەمانە کێشەی گەورن ئەمانە کێشەی گەورن و ئەبێ لای کەم ئەبێ یەکێتی و پارتی ئەگەر ڤێلاکانیشان فرۆشت بێ بێ بەدیلی ئەمانیان هەبێت چونکە ئەمە بچووکترین هەنگاوە یعنی تۆ دەوڵەت دروستەکەی بە تەمابی لە بەغداوە با بڵێن پشتگیری بکرێن بە خواردن پشتگیری بکرێن بە دەرمان و تەندروستی ئەمە منطق نییە و نازانم هەیە یان نا بەڵام بە ئاگایی خۆم بە شارەزایی خۆم ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستانیش پارەی نەبێ ئەو بە دڵنیای یەکێتی و پارتی لە 92ەوە تا ئێستا دەستیان لە خەزێنەی هەرێمی کوردستانە هەیە ئەگەر ماوە زیندووە هەڵیان گرتووە لە ژێرزەمینەکانە وەکو جارجار بەرپرسێکوانیان ئەبێ ئێستا دەریکەن ڕاستگۆیانە یەکەم داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەن دووەم بەدیلی ئەو شتانە بدۆزنەوە کە بەغا داعمیە کردین چونکە ئەگەر ماڵەکە ئەگەرچی هەر لە ئەساسا خۆی ڕەشە چکە لە بواری گەندەڵیا ئەو ماڵانەی کە
بە ناڕەوا پیا ئەکرێن بە ماڵی ڕەش حسابەکرێن و پێوترێ پرۆسی سپیکردنەوە ئەم ماڵی ڕەشەی کە کورد دەڵێ ماڵی ڕەش بۆ ڕۆژی ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ئەبێ عکسەکەی لێرە ببینین قورسایی ئەو بڕیارانەی بەغا و کاریگەریان لەسەر هێمری کوردستان بە هێندەی هەڕەشەکان نین من وای ئەبینم ئەوەی بەغدا ئەمڕۆ و ئەم شەو دوێنێ و ئەوانە بیستمان زۆرینەی هەڕەشەیە و زۆرینەی مزایدەی سیاسیە بۆ ئەوەیە قەناعەت بە و خەڵکانە بکەن کە لە داهاتوە ئەیانەوێ دەنگیان پێ بدەن و وا پیشان بدەن کەوان عروبەی خۆیان سەلماندووە و نەیانویستووە بەشێک لە عێراقەکەیان داببڕێت و هەرێمێک بێتە دەوڵەتێک لە کاتێکە ئەوان لەوێ هەن و سەیرەکە ماسە عومەر ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆگری ڕۆژمانیە ئەوەی ڕاگەیاند کە ئەم ڕیفراندۆمە بۆ سربەخۆیی نییە ئەمە دوای ئەم پرۆسەیە ئێمە گفتوگۆی جدی لەگەڵ حکوومەتی عێراقا دەست پێکەین یعنی ئەگەر ئەمە خوێندنەوەیکی جدی واقعی بۆ بکەین بۆچی کۆمەڵگەی کوردی بکەینە ناو ئەم لێکدانەوە سیاسیە توندە ئەمنی کە ڕوبەڕووی هاوڵاتیانی خۆمانی بکەینەوە ئەگەر بۆ سربەخۆیی نییە خۆم بەڕاستی ئەو دەربڕێنانە زۆر هەڵن و توانم بڵێم بەشێکی گەورەی ئەوەی کاگاوژین باسی کرد بەشێک یعنی لەو هۆکارانەی کە خەڵک تەژیع نابێ بچێ بۆ دەنگدان ئەو جۆرە لێدوانانەیە تۆ ڕای خەڵک وەرەگری بۆی ببیتە دەوڵەت یاننا خەڵک وتی ببەرە دەوڵەت معنەوەیە تۆ ئەمانەتی دەنگی خەڵکی لە گردنە کە ئەبێ بچیت تەواو بیسمیللا و هەنگاو بە هەنگاو خەریکی دروستکردنی دەوڵەت بی یعنی 26 مانگ نابێ مامەڵەی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی یاسایی دیبلۆماسی هەموو ڕوەکانەوە وەک 25 مانگ وابێ چونکە 26 مانگ گەل بڕیارێکی تری داوە خەڵک قسەیەکی تری کردووە و ئێمە زانین نەتیجەکان ئۆتۆماتیکی بۆ گەلێکی ستەمدیدەی کیمیاوی بارانکراوان فالکراو بۆ پرسیارێک کە لە نێوان بەڵێ و نەخێرایە بەڵێ بۆ سربەخۆیی نەخێر و مانەوە لەگەڵ عێراقا ئۆتۆماتیکی ڕێژەی ئەبێت چاوەڕێوە بکەین لە ساڵ 90 بەرەوسەر بەڵێ بێ بۆیە کە خەڵک بەڵێ کرد بۆ ئەم دەوڵەتە سەرکردە سیاسیەکان بەڕاستی ئەگەر ڕازگۆ بن لەگەڵ خەڵک ئەگەر لە ئاست متمانەی خەڵکا بن ئەگەر لە ئاست ئەو لە خۆبردووی خەڵکی کوردستان بن ئەبێ پابند بن بە یەکەم هەنگاوی دروستکردنی دەوڵەتەوە ئەو جۆرە دەربڕینانە بەڕاستی هەڵەن و یاریکردنە بە میزاجی خەڵک و کاریگەری سلبیش تەسەورەکەم کاریگەری نەرێنی کردبێتە سەر ڕێی خەڵک لەوەی کە لە ماڵەوە دانیشتووە ببینێ بەرپرسێکی سیاسی لە کوردستان ئاڵێ نا ئەمە بۆ دروستکردنی دەوڵەت نییە کەواتە من بۆچی بچم دەنگ بدەم ئەم جۆرە لێدوانانە هەڵەن بە پێچەوانەوە ئەوەی کە خەڵک کردی ئەمڕۆ لە 100% دروستکردنی دەوڵەت بوو ماوەتەوە ئەرکە قورسەکە سیاسەکان ڕازگۆن پابندن و بەرنمەیان هەبووە بەتابەت ئەو ئەنجومەنی باڵای ڕفراندۆم چونکە ئێمە نازانین بەڕاستی زانیاریەکانی پشتپردە چین بەڵێنەکان چین و پشتگیریەکان چین پشتیوانیەکان چین بەڵام لانی کەم ئەنجومەنی باڵای ڕفراندۆم یا تاکە کەس و تاکە حیزبێک کە لە ساهشتای پرۆسەکە لە ئەستۆی ئەوە پێی هەستاوە و ئەبێ وەڵام دەرەوەی ڕازگویانی ئەم دەنگ و بەڵیانی زۆر باشە دەستخۆش کاکاوژین ئەمڕۆ پرۆسەی ڕیفراندۆم بەڕێوە چوو بەڵام نە UN نە کۆمەلگەی نێودەوڵەتی چاودێری ئەم پرۆسەی نەکرد تا چەند ئەمە قوبوڵاکرێن پرۆسەیە لە ڕووی نێودەوڵەتیەوە خۆی باسییان لەوە کرد 130 چەند تیمی چاودێری نێودەوڵەتی هەیە بەڕاستی من نەچوومە وردەکاری ئایامە تیمی UN تایە یا ئەوانە لە ڕووی دەولیەوە معتەبەرن یان نا چکەوە هەر ئامارێک بوو دوێنێ ئەعلانیان کرد پێم وابێت 136 تیمی چاودێری نێودەوڵەتی وایان باس کرد بەڵام خۆی بۆ خۆی کۆمەڵێک مەعایر هەیە جارێ ئەمە کێشەی گەورەتری هەیە هینەکە لە ئاستی دەولیە کێشەکە ئەوەیە کە ئەمانە نایانەوێ بکرێن احترافی پێ بکەن یا کۆمەڵە مەسائلی تر ڕاستە مەسلەی لایانی دەولی من مەترسیم نییە بەرامبەریان بە ئەندازەی تورکیا و عێراق و ئێران چونکە لە نەتیجەیە بۆ هەر شۆڕشێک هەر ئینقلابێک ڕووی دابێت لایانی دەولی لایانی غەربی و ئەمریکی بە دەرەجە یەکەم لەگەڵ ئەمری واقع مامەڵەیان کردووە یعنی تۆزێ دووڕوویان پێ و بینراوە سەیران کردووە ئەگەر شتەکە خۆی بوو بە ئەمری واقع ئەم لەگەڵی هەڵەکە ئێتر بۆ نمونە ئەگەر ئینقلابێک بوو بێ وەکەوەی کە سیسی کردی بەسەر مرسیە یا بۆ نمونە شۆڕشی وڵاتانی تر بێت چونکە ئەمریکا وەکو محەممەد حەسەنە نەیکە لە کتێبەکانیان زۆر جوان باسێکە ئەیش بهێنێ بە کاپتن مۆرگان لە تاریخی ئەمریکا تاریخی معاصری ئەمریکا لانی کەم پێم
پێم وابێت لە سەدەی 19 بووە چەتەی چەتەکانی دەریا بووە جا لەوە ئەیبەسێتەوە بە واقعی ئەمریکا لە دەوری ئەمریکا لە شەڕی بەرامبەر هێزەکانی جەنگی جیهانی دووەم و ئەمانەی وەکو عێراق و ئەفغانستان و ئانش هاتووە نەچووە لە ناو قوڵایی دەریایە چەتەیی بکە خەڵک ڕوودکاتەوە وەکەوەی چەتەکانی دەریا ئیشیانە هاتووە ئێواران یا پێش ئێوارە کە مەوسیمی کاتی هاتنەوەی چەتەکانی دەریا بووە لە قەراق بەحر وەستاوە چەتەکانی دەریای ڕوودکردوێتەوە بۆیە هەر هەیکەل خۆی لە یەکێ لە کتێبەکانی باسێکە ئەڵێ لە بیدایەتی سەدەی 20 بنەماڵەکانی بەپێی خەریتە هەموو زێڕوزیوەکان دۆزیەوە ئێستا بانقی گەورەترین زنجیرە بانق و سلسلە بانق لە ئەمریکایە هی ئەم بنەماڵەیە قەزەکە لە چییە؟ ترسەکە کەمتر بەرامبەرجی هاتی دەولیە وەکو فەڕەنسا وەکو بەریتانیا وەکو ئەمریکا چکە گەر بزان شتەکە بچێتە ئەرزی واقع و دەوڵەتەکە دروست بێت لە ئەوانیش مامەڵەی لەگەڵەکەن بەڵام کێشەکەی ئێمە لە چیایە بەڕاستی لە ئێران و تورکیا و عێراقایە هێزە هەرێمیەکان چونکە ئەمە بە مەترسیە زان بۆ سەر ئەمنی قەومی خۆیان بۆیە ئەوەنەی ئەوان شپرزەییان پێوە دیارە و قەراری سەریعیان پێوە دیارە و هەندێک ئیجرئاتکە ئەلانەکەن و لێدوانەدەن سیرەکەی هیچ جهتێکی تر بەو شێوەهینە نییە تەنانەت مەکۆرگ مەسەلەن جارێک هات و دوم جار نەمبینیەوە بێتەوە هاتە ڕۆژ ئاواش قەرار بوتیانێت هێرە نەمبینی بێتەوە بۆ ڕۆژێ دوو ڕۆژ پێش مەسەلەی ڕیفراندۆمەکە ئەمە قەزیەکەیە ئێمە بەڕاستی ترسەکەمان ئەوەیە و بۆکو مامۆستا عومەریش باسی کرد ئەم بە ڕێزانە ئەمەی کە لەسەر میلەت بوو کردی باسە بە لە بەرچاوگرتنی خاوی و خلیچکی و بەدەمۆ نەچوونی گەرم و گوڕی پرۆسەکە بەڵام ئێستا دەوری ئەوان ئەوە بووە لە دوانەکانیانەوە بووە و منەزیرە سیاسیەکانیان و خەڵکەینەکان باز لەوە دەکاڵە کاکەژیان ئێمە 26 مانگ دەوڵەت ئینەکەین بەڕێزێکیانە دوی 14 ڕۆژی تر دەوڵەت ئیعلانەکەین دەی فەرموو بزانم ئیعلانەکەنیاننا کە مەترسیەکان ئەوە بوو ئەمڕۆ نێچیێڤان بارزانی سیرەکەی کۆمەڵێشتی کە وەکو تەراجوعی سیاسی ئەوە دەبوو یعنی کاکە من بەیانیش علەمەکە هەر لە پشمە و ئێنجا ئێمە دەست پێکەن ئێ کاکە یان ئەم شتە ئەم هینە گەورەی نەئەویستۆن نێخۆی خۆتی پێتێک بی بەڵام لایەنە دەرەکی و هەرێمەکانی پێ بکەی بەیەک یعنی نەتیجەیەکی عکسی یا بەدەسەوە بۆ لە بەروی ئەمان زۆر بە سەقەتی دەستیان بۆ برد یەک خاڵی تر من بەڕاستی کە ئێمە ئەمە دەکەین من لە سۆنگەی شتێکی ترەوە بنەمایەکی ترەوە باسێکم لە حرەکەی ڕزگاری خوازی کوردیە بە معلوماتی متەواضعانەی من ئەم حرەکەیە دوو نقطەی زۆعفی سەرەکی هەبووە یەکەم هیچ شۆڕشێکمان بەر مەبنای فکری و خەڵکی مفەکر و خەڵکە ئەهلە سەقافەکە ئەوەی نەکردووە یعنی بۆ نمونە هەستەکەی وەکو زۆر جار لە تەجەموعێکی عەشایری بۆ نمونە بەبێ دراسەیەکی قوڵەوە کراوە بۆیە زۆرترین ئەوەی کردووە یعنی زۆرترین لایەنی فۆزای پێوە بینراوە چۆن ئەڵێ فەلسەفەیەکی شۆڕشی حەقیقی لە پشتیەوە نەوەستاوە دووهەم هەموو معادلەیەکی ڕوبەڕووبوونەوەی دوژمنمان سیاسی بوو بێ چۆن ئەڵێ سەربازی بوو بێ هەر هەمووی باجەگرانەکەی خەڵکی ئاسایی دایەتی سەیری شۆڕشەکانی دنیا بکە سەیرەکەی بە قوربانیەکی کەمتر ئامانجی گەورەتر و داوای گەورەتریان خسوێت لەسەر ئەرزی واقع جێبەجێ کردووە باشە تەنانەت لە ڕۆ فکرەکەشەوە کاکە دکتاتۆرێتیش فەلسەفەیە ئەوەی کە ستالین کردوێتی و ئەوەی کە هیتلەر کردوێتی و ئەو زوڵم زۆر هەمووی فەلسەفەیەکی بەڕێوەبردنی کۆمەڵگەوە ئێمە کۆمەڵگەی ئێمە بەڕاستی ترسمان هەیە لەوەی کە ئەم معادلە ئینەی کە نقطە زوعفانەی لە شۆڕشی کوردی و لە حرەکەی تەحەڕوری کوردی و لەم سە ساڵی ڕابردوومانە هەبووە سیرەکەی بە عەقڵێتێکی سیاسی بەرتەسک سیرەکەی لە هەندێک جومگەیە دەوڵەتێک کراوە بە قوربانی ئەگەر نەشبووە بە دەوڵەت یا هیوای بوون بە دەوڵەتی کوردی لەبەر براوە ئەمە هەموو ئەیبینین بۆیە بەڕاستی ئەمە خەمەکەمان لەوەیە وەگەرنا من چی وەکو شەخصیش بڵێن چۆکو کۆمەڵی ئیسلامی کوردستانیش کۆمەڵی ئیسلامی کوردستان چەندێک لە خێرا تەریک بووە سەد ئەوەنە لە شەڕا خۆی کردووە بە شەریک سبەی نییە دوژمن بێتە بەردەم اینجا دوژمنی تورکی بێ فارسی بێ عەرەبی عێراقی بێ بێتە بەر دەرگای سنوورەکانی هەرێمی کوردستان چ هی چوار محافەزەکە بێت چ ئەو ناوچانەی کە هێزی کوردیان لێ و ڕزگاری کردوونەتەوە ناوچەی دابراون دڵنیا بە کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو چۆن نائەخلاقیاتی سیاسی قبول نەکردووە بەڕاستی ڕێژ نادا کوڕی کورد بکوژێ ئەم لێرەوە سیرکە و هەموو ئەو هێزانەشی بەبێ کۆمەڵ بڕیاری ئەم شتانیاندا لە نەتیجە مەترسی سەربازی ئەمنی بێ پەنابەنەوە بۆ کۆمەڵ ئیسلامیش کە کۆمەڵ مقاوماتی عسکەری هەبوو کۆمەڵ زیاد لە 20 هێزی هەبووە لە خەڵکێکی تر ڕەنگە ڕەسیدی زیاتر بێ بۆ ئەوی بێ پارێزگاری لەم ئەزموونە بکە یەخولەک تێمێداوای لەبوورنەکەم لە دەرەنجامی ئەو لێکەوتانی کە ئەمڕۆ بەشێک لە لێدوانەکانی نێودەوڵەتیمان بینی بە تایبەت تورکیا وەکو ئەردۆگان کە لە کۆنگرێکی ڕۆژنامەی باسی کرد و وەزیری دەرەوەی ئێرانیش
بڕیاری داخستنی سنوورەکانیدا لە بەرامبەر هەموو ئەم لێکەوتانەیە تۆ تا چەند گەشتبینی کە سیاسیەکانی هەرێمی کوردستان حکومڕان لە ئێستا ئەوانەی حکومڕانی هەرێمی کوردستانەکەن ینی حەکیمانە مامەڵە بکەن کە هەرێمی کوردستان بەرن بەو دەوڵەتی کە بەڕێزت باست کرد کە لێی چاوەڕوانەکرێ هاوڵاتیان هەرێمی کوردستان. لە ڕاستیا گرەوی بەختی کورد لەسەر حکمەتی سەرکردایەتی سیاسی کوردوەستاوە 26 ساڵی ڕابردوو بچوو بیرکراوەتەوە بیرکردنەوەکان و ئاسۆی پلانەکان بەرنامەکان بەرژەوەندی خەڵک نەبووە و سنووری حیزب و خێڵ و بنەماڵەی تێنەپەڕانوە ئومێدەکەم لە 26 مانگە بەدواوە چکە بەڕاستی تێکدان ئاسانە وێرانکردن ئاسانە بە کەسێک و هێزێکی شەکرێ بەس بیناکردن بە هەموو هێزەکان و بە هەموو هاوڵاتیانەوە کرێ هێزەکان لە 26 مانگەوە لە 26ەوە زیاتر پێویستیان بەیەکە ئومێ دەکەم هەرێمی کوردستان بە هاوڵاتی و حیزب و سیاسیەکانەوە هەموو پێکەوە باوەش بەیەکا بکەین تازە بڕیارەکە دراوە ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی گەورە بوو بۆ هەرێمی کوردستان نموزەجێکی جوانی مەدەنی بوو کە هەرێمی کوردستان پیشانی دنیای دەرەوەیدا ماوەتەوە لە 26 مانگ بە یەکگرتووی یەکڕێزی تەبایی خستنە پێشی بەرژەوەندی هاوڵاتیان و خەڵکی کوردستان لەسەر بەرژەوەندی حیزب و خێڵ و بنەماڵە دەوڵەتەکە دروست بکەین ئەو وعدەی بە خەڵکماندا و ڕازگۆ بین دەوڵەتێک ئازادی تیابێت دەوڵەتێک دامەزراوی تیابێت دەوڵەتێک ئینسان کەرامەتی پارێزراو بێ دەوڵەتێک بتوانێت پارو بۆ منداڵی هاوڵاتیەکانی پێیاکە ئەگەر ئێمە ئەمەمان کرد تەحەدیەکان هەرچی بن لە ڕاستیە ئێمە توانی بەسەریانە زاڵ بین چکە ئێستا ساڵانی ڕابردوو نییە من زۆر بە ئومێدم بەڕاستی زۆر گەشتبینم و هیوادارم گەشتبینیەکەم گەشتبینی من و خەڵکی کوردستانیش بە هەڵا نەچوو بین و ئایندەمان ئایندەیەکی ڕوون بێ لە سایەی دەنگ و ئیرادەی خەڵکی کوردستانەوە ئێستا هەشتاکان و هەفتاکان و شەستەکان نییە خەڵکی کوردستان ئیبادەی جەماعی بکرێ هیچ کەس لەسەری هەڵنەیاد و هێزەکان بۆ خۆیان لە چواردە ورومان هێندە بارودۆخیان زۆر گونجاو نییە بۆ نمونە ئێران و تورکیا ڕاستە لەوەچە لەسەر ئێمە متتەفق بن لەناو خۆشیانە کێشیان زۆر بۆ ئومێدی خۆشی بۆ هەموو لایەک و ئایندەی دەوڵەتێکی سەرکەوت دەستخۆش زۆر سپاس بۆ بەڕێزان عومەر گوڵپین و سەر هەروە زۆر سپاس بۆ هاوشین عومەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی بینەرانی خۆشەویست سپاس بۆ بینەری ئێوەش بەخواتان ئەسپێن